والله مناڵ ئەزانم نەفەر ئەزانم ئەڵێ ڕسمی مناڵەکەم شەو بڵاو کردەوە سوێن بەخوابیانی مناڵەکەم نەگۆڕاوە. واللهی مناڵم بڵاو کردوتەوە چاوی جوان بۆ هەردوو چاوی لەدەستداوە. برای بەڕێزم ئاگادار بە ئینسان عاقڵ بێ، عاقڵ بخۆی، ژیانی تایبەتی خۆتە بۆ خەڵک بزانێ. مناڵت بووە بۆ من بزانم تۆ مناڵت بووە لە فەیسبووکە. ژنت هێناوە بۆ خەڵکی بزانن ژنت هێناوە بڵاوی یەکەیتەوە. الحەمدوللا ژنم هێنا. برای بەڕێزم بیشارەوە، پێویست ناکە زەڕوور نییە من بزانم تۆ لە دۆک ژن هێناوە. چی پێویستەکان بزانم؟ چی پێویستەکان بزانم تۆ لە سلێمانی و لە کەرگوو ژن هێناوە؟ زەڕوور نییە، بڵاوی مەکەنەوە. مناڵت بووە یەخوا تەمەنی درێژ بێ بەس مەیدە فەیسبووک. ئەم شەو الحەمدوللا مناڵێکی جوانمان بوو، ئیخوا ڕەحمت لێ بکە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي